سڵاو ئازیزان، کۆماری ئیسلامی ئێران وەک زۆرێک لە چالاکوان و شیکەرەوە لە ناو و لە دەرەوەی وڵاتەکەش جەختی لێ دەکەنەوە هەرگیز ئامادە نییە دەستبەرداری سیاسەت و ڕەفتارە ناوخۆیی و دەرەوەییەکانی خۆی بێ. دەشڵێن تەنانەت سزاکانیش نەبوونەتە ئەو فشارەی ئەگەری گۆڕانێک لە هەڵوێستەکانی ئەو کۆمارە ئیسلامیەدا بێنێتە ئاراوە. یەکەمین ساڵیادی شۆرشی ژینایە. ئەو شۆرشەی جیاواز لە ڕاپەڕین و ناڕزاییەکانی تری ناو ئێران بۆ جوڵانیەکی ئەجگار گەورەی شەقامی ئێرانی نەکرد لە ناوەوە بەڵکو لە دەرەوەی وڵاتەکەش. کۆڵەکەی درێژبوونەوەی تەمەنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بریتێ لە سەرکوتکردنی گەلانی ئێران. ئێرانیەکان خۆیان وها دەڵێن. خالد عەزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێران میوانی دیداری ڕۆژە. کاک خالد جارێکی دیش زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا. حەز دەکەم لە شۆرشی ژیناوە دەست پێ دەکەم وەکو خۆت دەزانی وا ساڵێک تێدەپەڕێ بەسەر ئەو شۆرشەدا. گرنگترین بەرەنجامی ئەو شۆرشە ئەو جوڵانەوە گشتگیرەی ئێران چی بوو؟ ئەو جوڵانەوەیە لە ڕاستیدا زۆر شتی گرنگ و تایبەتی تێدا بوو لانیکەم بۆ ئێمەی کوشت. تاوجێک پەیوەندی بە کوردستانەوە هەیە دوای ئینقلابی ئێران یەکەم جوڵانەوەیەشی بەربەرینی جەماوەری بوو لە دژی کۆماری ئیسلامی کە تەنیا مەحدود بە کوردستان نەبوو بەڵکو لە دەرەوەی کوردستانیش خەڵکانێکی زۆر بەشداریان کرد. بۆیە ئەوە هەنگاوێک بەرەو پێشچوون بوو. یەکەم بەو دەلیلە خەڵکێکی زۆر ئێستا دەزانن لە کوردستانی ئێران چ دەگوزارێ و مخاتبێکی زۆر بووە قەزیەی کورد لە ئاستی ئێراندا پەیدا بوو هەرکە کاتی خۆی کە و دروشمانەی لە شارە گەورەکان دەدرانەوە هەماهەنگی و هاودەردی و هاوکاری یا پشتیوانی لە کوردستان بە باوەڕی منەوە دەستکەوتێکی زۆر گەورە بوو. ئەم شۆرشە وەکو جەنابیشت ئاماژە و پێکرد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە کوردستانی ئێرانەوە دەست پێ دەکات و پەل دەهاوێ بۆ ناوچەکانی تری ئێران و گەلانی تری ئێرانیشی هێنایە سەر شەقاب. کورد دەستکەوتی چی بوو لەوەدا؟ یەکەم لە دەستکەوتەکانی ئەوە بوو کە ئێستا لە دەرەوەی کوردستان خەڵکێکی زۆرتر لە قەزەکە ئێمە دەگەن. دەستکەوتی دووەم ئەوە بوو کە مادام ئێمە بەدوای چارەسەری قەزی خۆمان لە چوارچێوەی ئێراندا دەگەڕین دەبێت دۆستمان هەبێ بەخۆشیەوە بە بەراورد لە ڕابردوو خەڵکێکی زۆری غەیرە کورد لە ئێران ئێستا دۆستایەتی ئێمە دەکەن. دەستکەوتێکی دیکە بوو هەروەکی لە کوردستان ڕادستی پێکرد ئەوە بوو کە کۆمەڵگای نێودەوڵەتی بە بەراورد لەگەڵ ڕابردوو کەم و زۆر لە ئاستی جۆراوجۆردا پشتیوانیان لەو جوڵانەوەیە کرد. دەستکەوتێکی دیکە ئەوەیە هیوادارم ئەوە لە داهاتوودا جێبەجێ بەویش ئەوەیە بەڕێخستن و هاوکاری و هەماهەنگی و هاودەردی و هاوکاری هەموو لایەنەکانی ئێران دەکرێ و نیزامە لە بەیم بچێ و کوردیش لە چوارچێوەی ئێرانێکی دموکراتیکدا بە مافەکانی خۆی بکە. ئەو دەستکەوتەوە یاخۆ ئەو تێگەیشتنە زیاتری کە جەنابەت ئاماژە و پێکرد ینی وا دەکا کە بڵێن گەلانی تری ئێران لایەنە سیاسیەکانی تری ئێران ئەگەر ئاڵ و گۆڕێک لە ئێرانە دروست بوو هیچ کێشەیان لەگەڵ دابینکردنی مافەکانی کوردانە بێ. کێشە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەوراز و نشێوی زۆرە. بۆ ئەوی کە لە داهاتوودا ئێمە دیسان لەگەڵ ئەو کێشەیە لەگەڵ دەسەڵات لە تاران ڕوبەڕوو نەبینەوە دەکرێت هێندێک شت بێنە گۆڕێ. یەکەم لەوانەیە بڵین ئێرانی داهاتوو دەبێت بە تەوافق ئیدارە بکرێ. دووهەم دەبێت بڵین ئەرکانەکانی ئەسلی شتە ئەسڵەکانی پەیوەندی بە ئیدارەی ئێران وەک دیموکراسی وەک جیاوازی دین لە دەوڵەت وەگەوەی کە هەموو نەتەوەکانی ئێران مافیان هەبێ وەگەوەی کە هەموو لایەکمان بە یەکەوە ئێران ئیدارە بکەین وەگەوەی کەیدی شارەوەندی دەرەجە یەک و دەرەجوو دوو نەبێ ئێمەش مافەکانی خۆمان هەبێ دەبێ ئەوانە بە تەوافق بیچەسپێنین و مادام ئەوانەمان چەسپاند سوورەتی مەسئلەکەمان لە داهاتووی ئێران ئاوا نیشاندا و خەڵکی دیکەش لەگەڵیان هاوکاریان کردین بە لێک تێگەیشتن دەکرێت بەوە گاڕانتی یا تەزمینەوە بکەین حکوومەتی داهاتوو نابێتەوە بە حکوومەتی ئێستا یا بە شێوەیەکی خراپ لەگەڵ ئێمە معاملە ناکە. لە مانگی نوێی ساڵی ڕابردوودا کاتێ شۆرشی ژینا دەستی پێکرد هیوایەکی زۆر دروست بوو لە ناو ئێرانە بەوەی کە گۆڕانکاریەکی گەورە دێتە ئاراوە. بەڵام ئەتا ئێستاشی لەگەڵ بێ با ساڵێکیش تێدەپەڕێ بەسەر ئەو شۆرشەدا ئەو گۆڕانکاریە دروست نەبوو. کێشەکە لە چیدا بوو کە نەگەیشتە ئەوەی گۆڕانکاریەک دروست بێ نەگەیشتە ئەوەی کە بڵین لە سەدی کۆمەڵانی خەڵکی ئێران بێنە سەر شەقامەکان و یەکدەنگ بن یەک بەرنامە بن خاوەنی یەک دروشم بن. بە باوەڕی من ئەوەی پەیوەندی بە خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەیە ئەوەی لە توانایاندا بوو کردیان
هەزینەیەکی زۆریاندا باجێکی زۆریاندا بەس ناکرێت نظامێکی سیاسی تەنیا بە شعار و دروشم و تەزاهورات و خۆپێشاندان بڕوخێ بۆی کە نظامێکی سیاسی وەک کۆماری ئیسلامی نەمێنێ دەبێ ئالتەرناتیو هەبێ دەبێ ئەو نظامی کە خەڵک دەڵەن دەبێ بڕوا چ سیستمێکی دیکە جێ بگرێتەوە بە باوەڕی من لەوێدا ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی چ لە ئاستی دەرەوە چ لە ئاستی نێوە خۆ ئێمە ناموەفەق بوون لە دروستکردنی ئالتەرناتیوێک لە دژی ئەو نظامە بۆچی بۆ یەکەشی ئەوەیە لە ئێراندا بەداخەوە تەجروبەی دموکراسی نییە دموکراسی نەبوو بە موسسە نەبوو بە فەرهەنگ ئێران وڵاتێک بووە ئۆپۆزیسیۆنی زمانیشا ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیش ئەغڵب بە شێوەیەکی ئیدۆلۆژی قوتبی چەند بۆ چوون چەند ئیدۆلۆژی چەند لایانی جیاواز لە کێشەدا بوون لەگەڵ یەکتر بۆیە ئێرانەکان فێری دانیشتن لەگەڵ یەکتر و مزاکرە و گفتوگو و تەوافق و هاوکاری و هەماهەنگی لەگەڵێک نەبوونە ئەو لێکدابڕان و بەربڵاوانەی کە لە کۆمەلگای ئێراندا بووە لە نێو حیزبەکانی ڕەنجی داوەتەوە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بەداخەوە تێپەڕ نەبووە واریدی فازێکی دیکە بن هەروەکو لە سەرەتای بەرنامەش ئاماژەم پێکرد شۆرشی ژینە ئێجگار جیاوازە لە هەموو ڕاپەڕینەکانی تر لە هەموو شەپۆلی ناڕزاییەکانی تر کە لە ئێراندا هەبوو وەکو ئێستا جەنابە ئاماژەژەی پێدەکەی یعنی ئەو ئەنجامە چاوەڕوانکراوەشی نەبوو کە چاوەڕوان دەکرا وەکو ئەو ئاڵوگۆڕەی کە باسمان کرد لە پەیوەندی بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەو نەبوونی ئەنجامە چەندێ ئەوەی خستۆتە بەردەم بەرپرسیارەتێکی نوێ بۆ خۆنۆژەنکردنەوە بۆ پێداچوونەوە بە خۆتانە کە لە دەمی ئەگەری شتێکی وایە کە بتوانن کاراتر کار بکەن یەکەم خۆنێژەنکردنەوە بە خۆداچوونەوە خۆ ئابدێتکردنەوە بە شێوەی ڕۆژ سیاست بکەی گفتمانەکەت بۆ ڕۆژ بێ زۆر پێویستە بوو نسلی ئێران نسلێکی زۆر جوانە نسلێکی زۆر خوێندەوارە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شۆڕشی ژینا یا مەسا ئەمینیدا بە تەواوی دەریخست ئەو ئەرک و وەزیفەی هەمولایەکی ئێمە کۆمەلگای کوردستان وە کۆمەلگایەک لە حاڵی ئاڵوگۆڕ ببینین لەژێر ڕووناکایی ئەو واقعیەتە یا ئەو لێکدانەوە حدێقەت لە جەریانی شۆڕشی ژینادا ئێمە وەک حزبی دموکرات هەوڵماندا ئاڵقەی پەیوەندی و تێکەڵبوون و لێک حاڵیبوون لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زیاد بکەین بە باوەڕی من ئەگەر لە حیزبە کوردیەکان شۆڕبینەوە حیزبە ئێرانیەکان بەشێکی زۆریان بەداخەوە دوورن لە ئێران و ئێستا و بەحسە لە نێوانیشدا هەیە ئەو فاصلەیە بینی حیزبەکانی ئێرانی و ڕێبەرانی و حیزبانە لەگەڵ کۆمەلگای ئێران یەجگار زۆرە دەبێت بە جۆرێکەوە چارەسەر بکرێت چون شەقامەکەیە لە نێوەخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تعینی تەکلیف بۆ داهاتووی حکوومەتی کۆماری ئیسلامی دەکات نەک دەرەوە چۆن ناتوانن سوود لەو جوانانە وەربگرن کە جەنابەت ئێستا وا نیشانیەدەی کە ئێجگار گرنگە ئەو پەیوەندی ئۆرگانیە دروست بێ لە نێوان لایەنە سیاسیەکان و جوانانی ئێرانیدا وە کورد بەتایبەت دەبێت دەرچی ئەو جوانانە ویست و داخوازەکانی بکەین گرفتێکی ئەو جوڵانەوەی ئێران یا جوڵانەوەی حیزبەکان ئەوەیە ئێمە هەمووشت بە چاوی سیاست چاو لێ دەکەین ئەو جوانانە بە کچ و کوڕ خەڵک بەگشتی داوان هەیە وەزئی ژیانە وەزئی خانەوادەجێ وەزئی خوێندنە وەزئی فرسەتی کارە وەزئی فەرهەنجێکی ئازادە چۆن بە شێوەی مدێرنی ئەوڕۆ بژین ئەوە دەیبێتە نێو قسەکانی ئێمە تەنیا بە سرفی سیاستکردن یا بە سفری شعاردان عەلەیهی کۆماری ئیسلامی ناکرێم و کۆمەلگایە لەگەڵ خۆت بێنین بە باوەڕی من هەمووی ئێمە دەبێت کۆی دێو جوانانە بە کچ و کوڕ ببینینەوە چونکەوانە دینەمۆی سەرەکی و جوڵانەوە بوونە و لەمە بەدواش ئەوە دەبن و حیزبی ئێمە ژۆکی هەموو لایەنەکانی دیکە وەڵا احتیاجی بەوەیە لەو بوارەدا بتوانێت خوێنیۆکە خۆینۆ کاتەوە لەگەڵی بڕوە یعنی بە جۆری قسەی بۆ نەسلش هەبێ هەموو سەرکردەکانی حزبەکان لە کوردستانی ئێرانە بە حزبی دیموکراتی کوردستانی ئێرانیشەوە قایلن جێی خۆیان جێبێڵن بۆ جوانان ئێمە حزبەکەمان بە خۆشیەوە جێی خۆی هەیە خەڵکی جوانیشی لەگەڵدایە ڕێکخراوی ژناریشمان هەیە ڕێکخراوی لاوانیشمان هەیە بەس من لەو باوەڕەدام دەبێ ڕیزەکانی حزب تەشکیلاتی حزب ئۆرگانەکانی حزب زۆرتر و زۆرتر ئەو ئەقلیەتە بێنێتە نێوخۆی و زۆرتر و زۆرتر بە جۆرێک سیاست کە کەو جوانانە لەگەڵی بکەون ئەوە بە معنای ئەوە نیە ئەوەی لە ڕێبەری حزبدایە نەفەراتی 1 و 2 و 3 و 4 حتمما دەبێت تەمەنی 20 ساڵ یا 30 ساڵ بێ مهم ئەوەیە قسەکردن و بۆچوونەکەی جۆرێک بێ هەست بکە لە شەقامی کوردستانی ئێران لە شارەکان و گوندەکانی کوردستانی ئێران قسە دەکاوە دەوروبەری خۆی دەبینێ بۆیە بە تەبیعەتی ویست و داخواز و ئەقلیەتی ئەوان تەعامل لەگەڵ ڕووداوەکان بەستی پرسیارەکە بکە خالیدەوە نەبوو کە سەرکردی حیزبەکان جێگەکانی خۆیان بۆ خەڵکی جوان بەجێبێڵن بەڵام کاتێک کە باسی نۆژەنکردنەوە دەکەین بمانەوە نەمانەوە پێکدادانێت دروست دەبێت لە نێوان بیرکردنەوەی دوێنێ و بیرکردنەوەی ئەمڕۆدا بۆ سبەینێ بە هەمان شێوە ئەو جۆرە پێکدادانە دروست دەبێت لە نێوان بیرکردنەوەی سبەی و بیرکردنەوەی ئەو ڕۆدا چەند قبوڵە ئەو بیرکردنەوەی ئەمڕۆ
لەناو حزبەکانە. ئەم پێم وایە لانیکەم لە نێو حزبی دموکراتدا قبوڵە هۆ یەکەشی ئەوەیە کاتی خۆی سەردەمی کۆماری کوردستان شعاری حزب و درشتی حیزب و عنوانی کۆماری کوردستان شتێک بوو دوای ئاڵوگۆڕی بەسەرداهات بوو بە خودمختاری دوای ئاڵوگۆڕی بەسەرداهات بوو بە فێدرالیزم یعنی ئەو حزب ئیستعدادی ئاڵوگۆڕی سیاسی لە خۆیدا هەیە بۆیە ئەوەی بەلای منەوە ئێستا گرینگە بە جۆرێک بەرە و پەسەندکردن و باوەڕ و گفتمان و پرۆژەی کار و یا بە قەولی فارسی سازوکاری خۆی بڕە کە نەسلی جەوان خۆی تێدا ببینێتەوە زۆرتر چۆن نیازی نەسلی جەوان ڕاستەکەی تا ڕادەیەکی زۆر نیازێکی دیکەیە و حزبێکی سیاسی نابێت لێ بێت تەفاوت بێ. کاک خالد پێت وایە جارێکی کە بە هەمان ئەندازە بە هەمان گەرم و گوڕی ساڵی پار شۆڕشێکی تریژینا دروست بێتەوە؟ لە ڕاستیدا هەموو لایەک تەجروبەی لێوەرگرتووە تەجروبەی ئێمە ئەوەی چۆن بەرینتری بکەینەوە چۆن خەڵکێکی زۆرتر بەشدار بێ کۆماری ئیسلامیش تەجروبەی ئەوەی چۆن سەرکوبی بکە جاگەوایە شەڕ بینی خەڵک و کۆماری ئیسلامیە من پێشببینی وە دەکەم کە کۆماری ئیسلامی کۆنتترۆلەکە زیاتر بکە حزورە نظامەکەی زیاتر بکە و تێبکۆشێ لە کوردستان کە کانگای ئەو شۆڕشە بوو بۆ تەواوی ئێران بڵاو بەوە زۆرتر بە ئەمنیەتی بکە بەهانە بە خەڵک بگرێ تەشەنووز بێنێتە گۆڕێ هەروەکی ئێستا چۆن تێدەکۆشێ سنوورەکان نائەمن بکە و شەڕ بە حیزبی دموکرات و لایەنەکانی دیکە بفرۆشێ بەڵام باوجودی هەمووی ئەوانە ئەگە بە وسعەتی ساڵی ڕابردووش نەبێ نوتفەیە عقلیە یا بۆ چوون یا هەستی مبارزە و خەبات لە پێناو ئەو مافانەدا بەردەوام دەچێتە پێشیە. باس لە شەڕانگێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران کرد بەرامبەر بە حزبەکانی ڕۆژهەڵات بە تایبەتی ئەوانەی کە بنکە و بارەگاکانیان لە هەرێمی کوردستانی عێراقدایە. بەرنامەتان چییە کاک خالد لە کاتێکە ئێمە ڕۆژانە هەواڵ دەبیستین ئێران جەختێکی ئێژگار گەورە لە حکوومەتی عێراق و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکاتەوە کە ئەبێ بارەگاکانتان چۆڵکەن بتان بنە ئۆردوگای دوورتر لە سنوورەوە ئەبێ چەکەکانیشتان دانێن بڕیارتان چییە لە سەرەمانە؟ هەمووی ئەو سێناریۆی کە ئێستا ئێران دروستی کردووە لەگەڵ حکوومەتی عێراق لە مزاکرە و گفتگودایە فشار بۆ عێراق دێنێ و لە کاناڵی عێراقەوە فشار بۆ هەرێمی کوردستان دێنێ تابعەکە لە وەزعی نێوخۆی ئێران لە جەریانی شۆڕشی ژینادا ساڵی پار حکوومەتی ئێران هەوڵیدا لە کوردستان خشونەت و شەڕ دروست بکە بۆی کە بە ئێرانیەکان بڵە لە کوردستان هەوڵ دەدرێت بۆ تەجزیەی ئێران بە ئاشکرا ئەوە دەڵەوە بەشێک دە ئۆپۆزیسیۆنیش بەداخەوە ئەوە دەڵە لە هەمان کاتیشدا کێشەکە بێنێتە نێو عێراق نێو هەرێمی کوردستان بڵە لە دەرەوەی سنوورەکانی ئێران لە دژی ئێران تەهدید هەیە بە باوەڕی من ئێران زۆرتر بۆ هەڵاتن لە بحران و قەیرانەکانی نێوخۆ کە هیچ ڕێگا چارەی بۆی نییە دەیهەوێت ئەو بحرانانە بەرێتە نێوخۆی عێراق هۆی کەشی ئەوەیە ئێران حکوومەتێک کە لە ئینقلاب دروست بووە و وجود و ئیدامەی حیاتی خۆشی لە تەشەنوج و یا بە قەولی خۆیان سودور و ئینقلاب دەبینن تاوجێ پەیوەندی بە بەرنامەی ئێمەوە هەیە و حزورمان لە عێراق و هەرێمی کوردستان ئێمە بە احترامەوە چاو لە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دەکەین ئەسبابی کێشە نابین بۆ ئەوە و تێدەکۆشین هەروەکی کتوشمانە لە ڕابردوودا ئێمە لە خاچی عێراق و هەرێمی کوردستان کەڵک وەرناگرین و ئیقداماتی نظامی مسلحانە لە دژی کۆماری ئیسلامی لە نێوخۆی کوردستانی ئێران. ئەنجەنابە دەڵێ ئەمە یەکێکە لەو سیناریۆیانەی کە ئێران دیکە ئەی ئەگەر هەر پێی داگرت ئامادەنەوە بارەگاکانتان چۆڵ بکەن چەکەکانیشتان دانێن؟ ئەو قەزیە دوو لایانی هەیە لایەنێک ڕەنگە ئێران بەپێی ڕەوابەتی نێودەوڵەتی عێلاقاتی خۆیان لەگەڵ عێراق ئەو ئینتەزاریان هەبێ ڕەنگە شتێکی سەیریش نەبێت تەبیعیش بێ کە خاچی عێراق و هەرێمی کوردستان بە شێوەی مسلحانە لە دژیوان بەکارنەیە بەڵام ئەوەی کە حزوری حزبێکی کوردستانی ئێران لە کوردستانی عێراق و لە خاچی عێراق چۆن بێ ئیدی ئەو مەسئلەی پەیوەندی بە ئێرانەوە نێ پەیوەندی بە عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە جا ئێران دەی هەیە هەمووی ئەوانە تێکەڵ بکە هەمووی ئەوانە تێکەڵ بکە و ویست و داخوازی سەیر و سەمەر بێنێتە گۆڕێ کە کوتم حزبی دموکرات تاوجێ پەیوەندی بە عێراق و سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستانەوە هەیە بە چاوی احترام چاولەوە دەکا و تێدەکۆشێ بە هەمکاری لەگەڵ هەردوو لایەن بە جۆرێک حلێک بوو مەسەلە ببینێتەوە بەڵامی ئێران مەبەستی دیکەی لەوە هەیە. چییە مەبەستەکەیت؟ مەبەستەکەی نائەمکردنی عێراقە مەبەستەکەی نائەمکردنی بەغدایە مەبەستی ئێران ئەوەیە کوردستانی عێراق کەرکووک هەموو شوێنێک نائەمن بکە سووریا نائەمن بکە لوبنان نائەمن بکە دەور و بەرەکەی هەموو نائەمن بکە ئیدامەی عمری کۆماری ئیسلامی لە دروستکردنی نائەمنی لە دەرەوە سنوورەکانیدایە بۆیە ئێران هەرگز لەوە دەست هەڵناگرێ و ڕحم نە بە بەغدا دەکا نە بە هەرێمی کوردستان دەکا نە بە هیچ لایەک دەکا بەڵام ئێمە وەک حزبی دموکراتی کوردستانی ئێران هەوڵ دەدەین ئێمە زۆر نەبین بە بەهانەی شێشەی ئێران لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستان ئێوە ببن بە بەهانەیانە بن بە بەهانە ئەمە نکوڵی لەو ڕاستیە ناکا کە لە بەغدا بە تایبەتی بۆ لە هەرێمی کوردستانیش ینی لایەن هەیە
زیاتر لە بەرژەوەندی ئێران هیچ دەکات لایەن هەیە لە بەغدایە یعنی 100% سەر بە کۆماری ئیسلامی ئێرانە میلیشیای خۆی هەیە ئێران چێکی دەداتێ یعنی هیچ ئەگەرێکتاندانە ناوە تەنانەت لەلایەن ئەو هێزانی کە سەر بە ئێرانن لە عێراقا هێرش بکرێتە سەران تا ئێستا لە خاچی عێراقدا لەلایەن ئەو جۆرە هێزانە هێرش نەکراوەتە سەر ئێمە و ئێمە تێدەکۆشین کێشەی خۆمان فەقەت لەگەڵ کۆماری ئیسلامی پێناسە بکەین هەروەکی ئاماژەم پێدا ئێمە لە نێوەخۆی عێراق و لە نێوەخۆی هەرێمی کوردستان دەخالە لە هیچ کارێک ناکەین و ئەو مەوزوعاتە زۆرتر بە عێراق و هەرێمی کوردستان دەستپێرینەوە خەڵێکی تر ینی کە گرنگە لەگەڵ جەناب تا باسی بکەم لە زۆر سەرچاوە لە ناو حزبەکانی ڕۆژهەڵاتە ینی بەرگۆم کەوتووە و باس کراوە بۆشم کە ناکۆچی هەیە لە نێوان سەرکردەکانی بەشی لەشکری حزبەکان و بەشی سیاسیدا هەندێک لە سیاسیەکان لەگەڵەوەدان بژێزنەوە بۆ ناو ئۆردوگاکانی تر هەندێک لە سەرکردە لەشکرەکانەڵەن نەخێر شوێنی ئێمە ناو کوردستانی ئێرانە وە لێەوە خەبات دەست پێ دەکرێتەوە هیچ سیر نییە بەشی نظامی لەگەڵ بەشی سیاسی جیاوازی هەبێ ئەوە منەوە زۆر بە تەبیعی دەزانیم بەڵام لە حزبی دموکراتدا لەسەر هەمووی ئەوانە بڕیارە سیاسەکەی ڕێبەری حزب دەیدا بەشی نظامیەکەی تابعەکە لە حزبی دموکرات و لە حزبی دموکراتدا کە تۆ چاو لە ئەسازنامەی حزب دەکەی لە بەرنامەی حزب دەکەی لەوێ هیچ زۆر باسی بەشی نظامی و سیاسی نەهاتۆ حزبی دموکراتی کوردستان ئێران حزبێکی سیاسی حزبی ئەندامان و کادرەکانێکی بەڵام لە پەیوەندی لەگەڵ ئەو پرسیاری جەنابەتدا ئەوە ڕێبەری حزبی دموکراتە بڕیار دەدا بەسەر بەشی نظامیشدا و بەشی نظامی حزبی دموکرات تابعەکە لە بڕیاری بەشی سیاسی و دەبێ بەڕێوەی بەرێ بەوەکو گریمانەیەک دایبنین تاران پێدا دەگرێت لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستانیش حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم ئاگادارتان دەکاتەوە دەبێت دەڵێ هیچ دەرفەتێک نەماوە ئەبێ بارەگاکانتان چۆڵکن کامیان هەڵەبژێرن ئەچنە ئۆردوگایەکی ترەوە بەبێ چەک یان ئەگەڕێنەوە بۆ کوردستان تاوجێ پەیوەندی گەڕانەوە بۆ کوردستانە پێویست ناکە حزبی دموکرات مستەلحانە بگەڕێتەوە بۆ نێوخۆی کوردستانی ئێران چون خەڵکەکەی لەوەیە بە هەزاران هەزار لەو خەڵکە ڕۆژانە خەبات و تێکۆشان دەکەن لە دژی کۆماری ئیسلامی بە خۆشیەوە احتیاج بە سەرک و چۆڵ و ئیقداماتی نظامینە لە حاڵ ئێستادا تاوجێ پەیوەندی بە حزورمان لە هەرێمی کوردستانە هەیە لە ڕاستیدا ئێمە بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و بە دەرکردنی شەرایەتی کوردستان و هەرێمی کوردستان تەعامل لەگەڵوان دەکەین بۆیە ئێمە لەوێ بە جۆرێک ناجۆڵینەوە خوای نەخواستە ئێمە ببین بە ئەسپاری بیزەرەر و زیان بۆ خەڵکی ئەو سەوداکردن لەگەڵ هەرێمی کوردستانە باگاداری ئێرانیەکان بووە یا ئەمە نێوانی بڵین حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە لەگەڵ حکوومەتی هەرێم تەبیعەتەن حکوومەتی عێراق داواشی لە حکوومەتی هەرێم کردو حکوومەتی هەرێمیش داواشی لە ئێمە کردو ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا هەر لە حاڵی ئێستادا لە گفتوگۆ مزاکرەداین کە حزوری ئێمە لە کوردستانی عێراق دەبێت چۆن بێ بەڵام هەمووی ئەوانەمان لەبیر نەچێتەوە هەموو لایەک لە عێراق احتیاجیان بە ئەمنیەت هەیە و هێزی پێشمەرگەی حزبی دموکرات بەشی نظامی حزبی دموکرات کە لەوێش دەمێنێتەوە زۆرتر بۆ پاراستنی ئەمنیەتی بنکە و بارەگاکان و ئەندامان و کەمپەکانی حزبی دموکراتە کاک خالد لە ساڵی 2023 بە دواوە ئەلبەتە کۆمەڵی ڕوانین هەبووە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە عێراقدا هەندێک دەیانویست بچێتە ئەنکەرە هەندێک دایان بۆ تاران هەندێک دایانهێنا ئێرە بۆ واشنگتن ینی بەم شێوەیە بەڵام دوجار ئێستا گوتارە گشتیەکە کە دروست بووە چارەسەری کێشەی کورد لە عێراقا لە بەغدایە بۆ کورد لە ئێرانە چارەسەری کێشەکەی لەکوێیە لە تارانە یان لە پایتەختەکانی نەخر چارەسەری کێشەی کورد لە ئێران لە ئێراندایە وەگەر بگونجێ و ئەمەلی بێ و جێبەجێ بێ جۆمان بدەنێ لە تاراندایە چارەسەری کێشەی کورد لە ڕوانگەی منەوە تاوجێ پەیوەندی بە ئێرانەوە هەیە ئێمە دەبێ ئاوای بۆ بچین مادام ئێمە لە ئێراندا بە دوای حەلی مەسەلەکە دەگەین بەداخەوە کۆماری ئیسلامی هیچ ئیستعدادێکی نیشان نەداوە دەیەگەوەیە مخاتبی ئێمە چێ دەبێت خەڵکەکەی ئێران دەبێت سازمان و حیزبەکانی سیاسی ئێران دەبن ئێمە هەر لە نێوە خۆی ئێراندا بە دوای چارەسەری دەگەڕین ئێران ئامادەی پیشان نەداوە یاخود دەست پێشخەرێکیشی نەکردووە بۆ ئەو جۆرە هەماهەنگیە ئەی حیزبە کوردیەکان بە دیموکراتیشەوە ئەو دەست پێشخەریەتان کردووە تەجروبەی مزاکرات و گفتوگوی بینی حزبە کوردیەکان بەتایبەت حزبی دموکرات لەگەڵ ئێران ڕابردوویەکی دوور و درێژی هەیە لەو فاجعەی کە بۆ ئێمە ڕوویدا بە لە دەستدانی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو ڕێبەری حزبی دموکرات و گەورەپیاوی سیاسی ئێران هەتا بگرێت لەو دوایانەشدا ئێمە گفتوگۆ مزاکرەمان لەگەڵیان بۆ لانیکەم لە نۆروێژ لە حاڵی ئێستادا لە ڕاستیدا هیچ شتێکی وا لە گۆڕێدانە
نە ئێران داوایەکی ئاوای کردووە نە ئێمەش پامێکمان بۆ ئێران نردووە لە حاڵی ئێستادانا شتێکی وا لە گۆڕێدانێ بەس لە هەمان کادا پێم خۆشە تاکید بکەمەوە چارەسەری کێشەی کورد لە ڕاستیدا چارەسەری نظامی نییە چارەسەری چەکدارانەی نییە ئەوەی ئێمە چەکمان هەیە و هێزی پێشمەرگەمان هەیە کاتی خۆی هێرش کرا سەر کوردستان خەڵکی چارەی نەبوو بە غەیری کە خۆڕێک بخاو حزبی دموکراتیش بۆ دیفاع لە کوردستان و لە خۆی و لە خەڵکەکە ئەو هێزەی هێشتەوە ئەمە لە کاتێکە کە دەنگ و باز بڵاو بۆتەوە ئێران لیستێکی دوور و درێژی ناوی سەرکردەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی هەیە یا دەبێت دەستگیر بکرێن بدرێنەوە بە تاران یا دەبێت بە شێوەیە لە شێوەکان دوور بخرێنەوە لە ناو ببرێن هەندێک سەرچاوە پیان وتم ناوی تۆشی تیان لە ڕاستیدا لیستێکی ئاوە تا ئێستا بە ئێمە نەگەیشتوە یا لانیکەم بە من نەگەیشتووە شتێکی وا لە گۆڕێدانێ حدیقل تا ئەو لە حەزەی لێرە ئەمن لە خزمەت جەنابەتدا لەسەر شتانە قسە دەکەم باش ئەگەر ڕژێمێک بە ناو دەستنیشانی بکە کە دەبێت ئەمانە لە ناو ببرێن ئیتر چاوەڕوانی ئەوە دەکەی کە دەرگای وتوێش بکاتەوە دەرگای دانوستاندن بکاتەوە نا بەس حزبێکی سیاسی و ملەتێک لە خەبات و تێکۆشانی خۆی لە دژی حکوومەتی مرکزی هەرگز نابێت دەرگای وتوێش ببەستێ و ئێمەش تەجروبەمان لە وتوێژانە هەیە تەجروبەی جۆرا جۆرمان لێ هەیە بۆیە گەجارێکی دیکە کۆماری ئیسلامی داوای وتوێژ لە ئێمە بکاتەوە تەبیاتەن ئەو وەختە ئێمە تاالعی دەکەین چاوی لێ دەکەین ئەمەلێ ئەمەلی نێشتێکی وا دەگونجێ بە قازانجە بە زەرەرە لە جە و کەش و هەوای ئێستادا پەیوەندیتان وەکو دیموکرات لەگەڵ لایەنەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستانە پەیوەندیتان لە چه ئاستێکدایە ئایا گوتارێکی هاوبەش هاتە ئاراوە بۆ ئایندەی کورد لە ئێرانایە بۆ ئایندەی ئێران خۆی پێشتر ناکۆچیتان زۆر بوو بە تایبەتی لە سەروبەندی شۆڕشی ژینادا هەوراز و نشیوی هەیە لە ڕاستیدا با منەوە قبول بکەم پەیوەندیمان باشە بەڵام بە باوەڕی من لەو ئاستەدانێ کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێمە حیزبەکان ئینتزاریان هەیە لەو ئاستەدانێ و هیوادارم هەم ئێمە و هەموو لایە کاری بۆ بکەین بیگەینەوە ئەو ئاستە لە جەریانی شۆڕشی ژینادا بەخۆشیەوە ئەو وەختە ناوەندی هاوکاری و بە تایبەت حزبی دموکراتی کوردستانی ئێران هەموو جوانیان عمل کرد بۆەوەی کە ئەو شۆرشە لە حەدی خۆیاندا باش ڕێبەری بکەن و بەهانە بە کۆماری ئیسلامی نەدەن تووشی شەڕ و کێشە و ئاڵۆزی بکاتن. کاک خالید زۆر سوپاس دەکەم بۆ ئەم دیدارە تایبەتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە سپاس پێزانینم. زۆر سپاس بۆ جەنابیش سپاس دەکەم. هەڵبەتە ئازیزان نێرەدا دێینە کۆتایی دیداری ڕۆژی ئەم هەفتەیەمان تا دیدارێکی تر هەر لە خۆشیە جەتان بێڵێ.